لەسەر هەموو ئاستین جوواکین عێراقیان هەر کەس دەپرسە گەڵۆما کەنگی لایەنین سیاسیین عێراقێ دێ لە هەف بکن لەسەر پێکئینانە حکومەتا داهاتی دیارە چ چارەسەری لە ئاسۆیان نەدیارە نەها و دەمەک درێژە divê qonağê de jî nakokî li ser postên serekene weka postê Serokwezîr û Serokkomar. Îro çi pêşhatên nû hene. Sunûr Kerîm peyamnêrî dengê Amerîka li Silêmanî legal ême Sunûr xanim katet baş diyare nakokî li nêwan çarçîweyê hemahengî heye yan diyar bûye li ser ewî ka Mihemed Şêya Sûdanî kandîdyan bimîne bo Serokwezîraniyan ne. Ew ciyawaziyane çîn. والله دخيل لم كاتتان باش طبعا وقت زانيم لاستاذ عراق بجتي لروي سياسيه وبجورك ارامي بخوي وبينيون لبروي لاستاذ عراق لدوخي بريوتوني تلي امام حسين دايا بويا قري دانش مكاني نوال لاني سياسيه كان بجتي لاستاذ اساسي بوستاوه طالما هويته هي لدروجي رابردو دا قواي امرو راجع بشي لراجع انا عراقي كان اوان بلاو كردوا كشواشوي هما هنجي رزامن بون بقوريني كان بدكيان بو عدنان زريفي وحتى حيدر عبادي جيكي بولا بطالي وراوان ياخذ له باس راوان بلان تو بزاي اوات شواشوي هما هنجي بيانامي كان بلاو كردو وهولانيان ركبدو رانجان كم هولانا دور للراسيو وترانجان اوان سور لسرويك كان بدكيان محمد شيع سوداني كانديدين شواتشوي هما هنجيا بلان بطيو زانيارياني كدس من كوتو لإسادة لخودي ناو لأنا كاني ناو شواتشوي هما هنجي واتا جوريك لمشتومر هي الرأي جاواز كوتو تفيش لسر كانديدا كيان واتا عندك لأنا كان لقل أودان كمحمد شيع سوداني بقورن بو اويكار صدر ولا صدري كان رزامندن لسر واتا اوجي الله يعني كلنواني على بجور بجور كان خوف بيتوا طبعا يكيك لواني كان رازي او بمشيرات دكاتو نوري مالكيه كيوا كوتني محمد شيع سوداني كوتني خدي مالكيه بله سنور چاوروانی گۆڕانکاریەک دەکری ئەگەر هاتوو لە مانگی داهاتوو مانگی ده کە تەشرینە ڕێکەوتن نەبێ بۆ نمونە خۆمان دەزانین خۆپیشاندنەکان لە تەشرینیان دەست پێ کردووە. بەڵێ وەک دەزانین دەخیلەوە بەرەو ساڵێک دەچێت کە پەرلەمانی پێشوەختەی عێراق کراوە بەڵام تایەتە نەتوانرا بۆی ناوەکۆکی نێوان لایەنەکانەوە حکوومەت پێک بهێنرێ بۆیە بەپێی زانیاریەکانی من لایەنەکانی تشرین کە ئەو حزبانەی کە لە تشریندا لە ساڵانی ڕابردوودا خۆپیشاندانیان لە عێراقدا دروست کرد لە ئێستادا خەریکی جموجۆڵ و خۆ ئامادەکردنە ئەگەر لە مانگی داهاتوودا کە مانگی تشرینەواتە مانگیدا نەتوانن لایەنە سیاسیەکان هەم شیعەکان هەم لایەنەکانی سەدر کۆک بن و نەتوان حکوومەت پێک بهێنن ئەوان لە ئێستادا ئامادەکاریەکان بۆی خۆپیشاندانێکی فراوانی سەرتاسەری لە عێراقدا جارێکی تر سەر هەڵبداتەوە بەپێی زانیاریەکانی من کە دەستدەنگێنی کاتکەوتووە سەدریەکان و خودی سەدریش بە شێوەیەک لە شێوەکان ناڕاستەوە خۆ پشتیوانی ئەو خۆپیشاندانە بن و لەگەڵ لایەنەکانی تشرین ناواتە دەیانەوێت ئەو خۆپیشاندانە بە هاوبەشی بەڕێوە ببن. سنوور بە کۆتی تا دوێنێش ئاسووی تێگەشتێک لە نێوان پارتی وێچێتی نەبوو لە سەرپۆستی سەرۆکۆمار ئەمڕۆ شتێک هەیە؟ دخيل طبعا دوێنێ محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان وای بەڕاگەیان دەکات گوایە ئەوان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئێستادا هیچ کاندیدێکی هاوبەشیان نێواتە ڕێنەکەوتون لەسەرەوەی کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام بەپێی زانیاریەکانی من لە سەرچاوایکی باڵای ناوەیەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستم کەوتووە یەکێتی و پارتی بە هیچ جۆرێک بە کاندیدی جیاوازەوە ناچنە ناو ململانەیە واتە بە هەموو شێوە ئیتفاقەکە لەسەرەوەیەکە واتە کاندیدێکی هاوبەشیان هەبێ بەڵام دیارە ئەوانی چاوەڕێی یەکلابوونەوەی ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگین ئایا ئەوان دەتوانن حکوومەت پێک بهێنن ئەگەر ئەوان توانیان بگەنە ئاسی ڕێکەوتنێک لە ئاسی باڵادا ڕێکەوتن بکەن بە دڵنیاییەوە ئەمانیش ناچار دەبن بەوەی کە کاندیدی هاوبەشیان هەیە و ڕێک بکەون بەپێی زانیاریەکانی من یەکێتی ئەگەر لایەنە شیعەکان بگەنە ڕێکەوتن یەکێتی تەنازل لە بەرامبەر پارتی دەکات لە بەرامبەر کشانەوەی دکتۆر بەرهەم بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆمار. سنوور کەریم پامری دەنگی ئەمریکا لە سلێمانی سوپاس بۆ کاتی جەنابەت و هەڵبەتە ڕۆژانە ئێمە بەدووا چۆن لەسەر ئەم پێشاتانە دەکەین زۆر سوپاس.